25 ڕۆژ بەسەر دەستپێکردنی ئۆپەراسیۆنی گەردەلوولی ئەلحەزم دژ بە چەکدارە حوسیەکان لە یەمەن تێپەڕی کردو. سەرۆکی ئێرانیش ڕەخنە لە هێرشە ئاسمانیەکانی وڵاتی بەشدار بوو لە ئۆپەراسیۆنەکەدا دەگرێت. حدود البرية للمملكة ستكون آمنة بمشيئة الله. وتەبێژی ئۆپەراسیۆنی گەردەلوولی ئەلحەزم ئاشکرای کرد. چەکدارە حوسیەکان و هێزەکانی عەلی عەبدوڵڵا ساڵح سەرۆکی پێشووی یەمەن هێزێکی زۆر و ژمارێک سەکۆی هاویشتنی موشکی سکۆدیان بەرو سنووری یەمەن لەگەڵ سەعودیە جوڵاندووە. ئەحمەد عەسیری ڕاشی گەیاند فڕۆکەکانی هاوپەیمانانی گەردەلوولی ئەلحەزم ڕێگەیان گرتووە لە دووبارە خۆڕێخستنەوەی چەکدارە حوسیەکان لە چەند ناوچەیەک و بەرهەڵسکارە میلیەکانی ئەو وڵاتش لە پێکادانەکانیاندا لەگەڵ چەکدارە حوسیەکان لە شاری عەدەن پێشڕەویان کردو دەستیشیان بەسەر جبەخانەکانی چەک و تەقەمەنیدا گرتووە. بەوتەی عەسیری فڕۆکەکانی هاوپەیمانانی گەردەلوولی ئەلحەزم لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 100 گورزی ئاسمانی دژ بە پێگەکانی چەکدارە حوسیەکان لە یەمەن وەشاندووە. وتیشی لە سەرەتای دەستپێکردنی ئۆپراسیۆنەکەوە کە لە 26 مانگی ئازاری ڕابردوو دەستی پێکرد زیاتر لە 2000 هێرشی ئاسمانی دژ بە چەکدارە حوسیەکان لە یەمەن ئەنجام دراون. ئەوە لە کاتێکدایە گەردەلوولی ئەلحەزم بە فەرماندەیی سعودیە پێی ناوەتە 25 ڕۆژیەوە کە 5 وڵاتی کەندا و مەغریب و سوودان و ئوردون و میسر و پاکستان تێدا بەشدارن. لەلایەکی ترەوە لە ساڵیادی دامەزراندنی سوپای ئێراندا حەسەن ڕوحانی سەرۆکی ئەو وڵاتە لە وتارێکیدا تەکیدی کردەوە ئێران خاوەنی بەهێزترین سوپایە لە ناوچەکە و بە توندیش ڕەخنەی لە حکوومەتی ڕیاز گرت و هۆشداریدا کە هێرشە ئاسمانیەکانی سعودیە تووڕێیی و ناڕەزایی لە نێوەڵاتانی ناوچەکە دروست کردووە. از خلیج فارس تا خلیج عدن از دەریای عمان. ڕوحانی ڕاشی گەیاند هێزە دەریایەکانی ئێران کە لە ئاوەکانی کەندا و دەریای عومان و دەریای ناوەڕاست بوونیان هەیە ئاماج لێی پاراستنی ئاسایشی ناوچەکە و گواستنەوەی دەریاییە. هەروە عەلی خامینەئی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران هێرشەکانی سعودیەی بۆ سەر یەمەن بە جینۆساید ناوبرد. لە ڕووی مەیدانیەوە بردومەنە ئاسمانیەکان لە شارەکانی تەعەز و سەنعا و عەدەن و چەند ناوچەیەکی تر بەردەوامن. هەروە سەربازێکی تری سعودیە لە سەر سنووری نێوان سعودی و یەمەن کوژرا. بەوە ژماری سەربازە کوژراوەکانی سعودیە لە سەرەتای دەستپێکردنی ئۆپراسیۆنەکەوە گەیشتە دە سەرباز. لە ڕووی مرۆییشەوە سعودیە بڕی 274 ملیۆن دۆلاری بۆ کۆمەکردنی گەلی یەمەن ئامادە کردووە. هەرێک لە قەتەر و ئیماراتیش لە ڕێگەی فڕۆکەوە هاوکاری مرۆییان گەیاندوێتە ئەو وڵاتە. لەسەر ئاسی نێودەوڵەتیش باراک ئۆباما سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا لەگەڵ شا سەلمان پادشای سعودیە ئامادەی وڵاتەکەی بۆ پشتیوانیکردن لە ئاسایشی سعودیە و ناوچەکە پیشاندا. داواشی کرد هەوڵەکان بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی یەمەن لە ڕێگەی دیالۆگەوە بخرێنەگەڕ. شەڕ و پێکادانەکانی یەمەن و بەردەوامی هێرشە ئاسمانیەکان دژ بە چەکدارە حوسیەکان نەهامەتیەکانی گەلی یەمەنی زیاتر کردووە چونکە جگە لە کەوتنەوەی قوربانی زیانی زۆریش بە ژێرخانی ئابووری ئەو وڵاتە گەیشتووە و نرخی کەلوپەلەکانیش بە شێوەیەکی پێوانەی بەرز بوونەتەوە. هەر بۆیە گەلی یەمەن خوازیاری کۆتایی هاتنی بە پەلەی قەیرانەکانی وڵاتەکەیانن کە ساڵانێکی زۆرە درێژەیان هەیە. کاروان شێخ موحسین NRT